لە ڕاستیە خۆمان یعنی هەمومان ئەوە زانین کە ژنان و یاخود ڕێکخراوەکانی ژنان چالاکوانان ئەوانە پردێکن لە بینی خەڵک و دەسەڵاتە گەیاندنی معانات و ئاستەنگیەکان و تند و تیژەکانە بە دەسەڵات و چارەسەرکردنێتی. بەڵام ڕاستەکەی فترێکە ئێمە بینین چالاکیەکان تەنها لەو دوو ڕۆژەیە یان یاخود لە دوو هەفتەی بەرەنگاربوونەوەی تند و تیژی یاخود لە هەشتی مارسە ڕاستە ئەوە ئەبێ چالاکی تایبەت بکرێ لەوەیە. بەڵام من لێرە و لەوێ بەڕاستی تند و تیژەکانم زۆر نەئەبینی لە دواییە تێگەشتم کە ئەمە لۆدێکە سانسۆرێکە تند و تیژەکان هەر هەیە کوشتنەکان هەر هەیە سانسۆرێکە کراوە لەلایەن لەوانەیە دەسەڵات خۆیوانەیە ئەو سانسۆرە کراوە بۆ ئەوەی کە بڵاو نەکرێتەوە شتەکان بۆ ئەوەی بەحساب هەرێمی پێناشرین نەکرێت. بەڵام ئایا ئێمە خۆمان ژنان هەموو خەڵک کە ئێستا لە بارودۆخێکی زۆر خراپین قوربانیەکانیش هەمیشە ژنانن. ئێستا باری ئابووری خەڵک زۆر خراپ بووە بە خراپبوونی باری ئابووری بتەوێ و نەتەوێ باری ژیان و کۆمەڵایەتی و تەندروستی و هەموو هەڵوەشانەوەی خێزان هەموو شتەکان تێگەچێ کەواتە بە تێکچوونی ئەمانە بێگومان ژنانیش زیاتر ئەبن بە قوربانی. مەسەرەن ژنانێکی زۆر لە کار دەرکراون ئەمە خۆی لە خۆیان قوربانیە تیرۆرێکە بەهێشتنەوەی جەستەی تیرۆرێکە بەڕاستی خۆی تیرۆرە کە تۆ کارێ نەبێ. لەبەر ئەوە ئەم بارودۆخەوای کردو توندوتیژەکان بە پێچوانۆ زیاتر بن بەڵام ئەو سانسۆرەی کە کراوە بۆ ئەوەیە کە ڕووی هەرێم ناشرین نەکرێ بەڵام پتێ نەتەوێت تۆ لە شتەکان هەر ئەزانرێت و کە ئەبینین ئێمە من چالاکیێکی تر ئەبینم یعنی ڕاستە لەوانەیە بڵێم ڕێکخراوەکانی ژنان چالاکیان کەم بوو بێتەوە ئەوش هۆکاری خۆی هەیە دوایی باسیەکەین بەڵام چالاکی ترمان هەیە بۆ نمونە ژنان بە بەردەوامی لەسەر شقامن هەفتەی ڕۆژێ دوو ڕۆژ ناڕزایەکانیان دەرئەبڕن ئەوەش چالاکیە بەڵام ئەوە دەربڕینی ناڕزایەتێ داواکردنی مافەکانی خۆتە کە ئەوەش هەر جۆرێکە لە چالاکی بەس چالاکیەکانی تر لەوانەیە کەم بوو بێتەوە هۆکاری تری هەیە. لە ڕاستیە ئێمە پێشەکی من دەستخۆشی لە هەموو ئەو کەسانە ئەەکەم کە ئیشەکەن کە ئەیانەوێ ئەم کۆمەلگایە بەرەو پێشەوە بەرن بەڵام کۆمەڵێک مەسەلەن لەوانەیە ڕێکخراو هەبێ کۆمەڵێک کەسایەتی هەبێ نەتوانێت ئیستا چالاکیەکانی بکە لەبەر ئەوەی بەڕاستی ئاماژەی پێ ئەکرێ کە ئەبێ شتەکان یعنی یا سانسۆریان لەسرە لەوانەیە پیان بوترێ لەلایەن حیزبەوانێ پیان بوترێ کە نابێ بۆ ئاراستێ ببرێ کەواتە ئێمە لەویە ئەتوانین ڕخنەیان کەین. ڕاستە یعنی من دەستخۆشی ئەەکەم لە زۆر کەس لە زۆر ڕێکخراو لە زۆر کەسایەتی کەشتی جوانیان کردەوە وەکو گۆڕینی یاساکانی باری کەسێتی کە لە ینی بۆ ژنان شتێکی باشە بەڵام لە هەمان کاتە ئاراستەکردنی حیزب بۆیان شتێکی باش نییە کە نەهێڵن ئیشەکانیان بکەن و هەمان ئەو کاتێک کە بە عقلێتێکی پیاو سالارانە بیر ئەکەنەوە دیسان بە هەمان عقلێتی ئەو پیاوانە بیر ئەکەنەوە کەواتە خۆیان دەرباز نەکردووە خۆیان ئازاد نەکردووە هەر کاتێ ئەو خۆیان ئازاد کرد ئەتوانن کۆمەلگاش ئازادکەن ئەو سانسۆرەیە کە حیزبەکان ئەیکاتە سەریان. پێکمان نەخێر ڕۆژانە تۆ پێویستە بەوەیە ئیش لەسەر پرسیژن کەی چکە ڕۆژانە ئێمە ئەبینین و ئەبیستین و ئەجا جگە لەوەش کە ڕاستە ئێستا هەت سانسۆر خراوەتە سەر میدیاکان بەڵام لەگەڵ ئەوەشە ئەگەر ئێمە لێرە و لەوێ پەیوەندیمان پێوە ئەکرێت کەت لە چوارچێوەی ماڵەکانە لەژێر سەقفی ماڵەکانە چی ئەگوزارێ لەناو ئێستاکە ئیشی تایبەت ینی کۆمپانیا و ئەمانە زۆرە ئێمە ئەزانین چی ئەگوزارێ پەیوەندیمان پێوەکرێت چی ئەگوزارێ لە بێڕێزیکردن بەرامبەر بە ژنان لە سوکایەتی لە کەمی موچە لە بەکارهێنانیان خۆی ئەمانە کێشەیە یعنی بەڕاستی زۆر جار من باسم لەمە کردو زۆر جار تەنانەت بە کەسانم وتووەکە کەسانی پەیوەندیدار کە ئەو نەیتوانیومە پێم وتون و پێم ڕاگەیانون کە لە شوێنە تایبەتەکانە سوکایەتی زۆر بە ژنان ئەکرێ ئەندازیارێکی شارستانی تا کۆلیژەکەی تەواو ئەکا بە نمرەیەکی بەرزەوە ئەچێتە ئەو کۆلیژە وەرە بیبینەمانی بە 300,000 لە عیادەیەکی لە کلینیکێکی پزیشکیە ئیژەکە لەو کلینیکە 300,000 ئەیرێتە 150 ئەنێ بۆ هاتوچۆ شتێک ئەگەر بیخوا بەس بزانم یعنی
کەسێ تا ئەو بەشە تەواو ئەکات چەند مەعانات ئەچێژێ چەند مەصرفی لێکرێ ئایا ئەمە توندوتیژی نییە یان لە شوێنەکانە مەسەلەن ئیشکردن لە کافتریاکانە ئیشکردن لە ئوتێلەکانە ئەمانە هەر ئیشکردنە ئەگەر مرۆڤ بتوانێ کەسایەتی خۆی بپارێزێ بتوانێ ئامانجەکەی ئیشکردن بێ بەڵام ئەبینین بەلاڕێیابردنی ژنان هەیە زۆر بەلاڕێیا ئەبرێن کەواتە بێدەنگبوون لەسەر ئەمانە خۆی زەرەرێکی زۆرە لە کەیسی ژنان ڕاستیە هەموو جارێ هەمومان ئەواڵین ئەڵێن چالاکیەکان لە هۆڵە داخراوەکانە بەس کۆمەڵێ ژن کە خۆیان هوشیارن یاخود پێشەنگن یاخود بارودۆخێکی باشیان هەیە ئەوانە قازانجێکی زۆر بە کەیسی ژنان ناکا قازانجێکی زۆری نییە بۆ ژنان چالاکیەکان پێویستە مەیدانی بێ چالاکیەکان پێویستە ڕوو لەوە بێ کە خەڵک بیبینێکە ژنانێک کە مەعاناتی هەیە ژنانێک کە پێویستی بەوەیە ڕێگری بێ لە توندوتیژەکان داواکردنی مافی ژنان بێ خۆمان ئەزانین ئێمە 8 مارس کە ڕۆژی جیهانی ژنانە ڕۆژی داواکردنە هی مافەکان ڕۆژی بەرەنگاربوونەوەی ڕۆژی دەربڕینی ناڕەزاییە بەڵام زۆر جار ئەبینین چالاکیەکان بەو شوێنێ لە هۆڵێکی داخراوایە تۆ پێویستە ناڕازیبی بۆ دەسەڵاتەی کە تۆ بەڕێوە ئەبا پێی بڵێ یعنی داوای مافەکانت بکەیت داوای ئەو کەم و کورتیانە بکەیت داوای ئەوە بکە یاسا ینی بەرقەرار بێ دادگاکان سەربەخۆ بن ئەمانە داواکاریە ئەمانە جگەلەوەی ناڕزایەتی دەربڕید لە مێژووە هەر بەهۆی ڕاپەڕینی ژنانەوە نەبوو کە ژنان بوون بە خاوەنی ئەوەی کە بتوانن ئیشانە بێ مافیان پارێزراو بێ دایانگە بکرێتەوە مناڵەکانیانی لێ عنی دابنێن ئەمانە هەموو لە ئەنجامی ناڕزاییانە بۆ پێویستە بەو شێوەیە بێ لە ڕاستیە پێویستە ینی من ئەڵێم ڕۆژانە ئێمە پێویستمان بە چالاکیەکانە ڕۆژانە ئێمە ئەبێ ینی چالاکیمان هەبێ ڕاستە زیاتر ئەو چالاکیانە من ئێستاوەکو کەسێکم یعنی نە لە ڕێکخراوم نە لە هیچ هەروەکو داکۆکیارێک لە مافی ژنان بەڵام ئەو کەسانەی کە ڕێکخراویان هەیە کە ئەتوانن یعنی زیاتر ئیشەکان جێبەجێکەن پێویستە ڕۆژانە لەگەڵ ئیشەکانی خۆیانە بڕۆن بەڕێوە زیاتر ڕۆژانە ئیفێکتی زۆر باشیان هەبێ لەسەر کۆمەلگا لەسەر گۆڕینی کۆمەلگا پێویستمان بە سیمیناراتی چاک هەیە لە دەرەوەی سلەیمانی تا ڕادەیەک ئەتوانین بڵێن ناو سلەیمانی تا ڕادەیەک یعنی گۆکو ئێمە باسی سلەیمانی بکەین باشترە بەڵام لە دەرەوە لە شەقامەکان لە گەڕەکەکانە ئەمانە کاریگەری زۆری ئەبێ